بەڵێزیزان بەردەوام دەبین لەگەڵتان لە تەوەری یەکەمی گفتوگەکاندا بازەوە دەکەین کە شەڕی رووسیا و ئۆکراین و ئەو ڕووداوانەی کە ئێستا لە جیهاندا دەگوزارێن کاریگەری لەسەر گشت جیهان دروست کردووە بە تایبەتی لەسەر وڵاتانی ناوچەی خۆرهەڵاتی ناوڕاست کۆبوونەوەی وڵاتان و واروەها نزیکبوونەوەی نێوان سعودیە و ئێران و ڕۆڵی ئەمریکا ڕۆڵی وڵاتێکی وەک میسر لە پێشهاتەکاندا ئەمانە لێکەوتی سیاسی و ئەمنی هەیە بێگومان بۆ کاریگەریشی لەسەر هەرێمی کوردستان دەبێت بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بزانین لە ئێستادا کاریگەریەکان چین میوانداری زۆر بەڕێز مەلایەسین نوێنەری یەکێتی لە میسرمان کردووە کاک مەلایەسین سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی زۆر سپاس مەمنون بە شێوەیەکی گشتی لە ئێستادا پێشهاتە سیاسیەکان جەنگی رووسیا و ئۆکراین خوێندنەوەی بەڕێزتان لەم ڕووداوە سیاسی و جنگانەدا چۆنە بووی؟ بەڵێ بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات نیوز باش من پێم وایە ئەو جەنگە جەنجێکی سەختە و تا ئێستا کاریگەری لەسەر توانین بڵێن هەموو جیهان کردووە لە ڕووی ئابوورێەوە سەرڕای ئەوەی کە ئەبینین ئۆکراین من پێم وایە ینی شبه وێران بووە بنیای تحتی هەمووی تێک چووە 5 تا 6 ملیۆن ئاوارەی ئەوروپا و دنیا بووە زیاد لە 4 ملیۆنی تریشی لە منتقەکانی خۆیانەوە چونەتە منتقەیەکی تر ئەوەی کە پێڵێن نازەحین ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر وڵاتی ئۆکراین بووە بەڵام کاریگەری سەلبی ئابووری لەسەر هەموو جیهان بووە خۆتەزانی هەر لە وڵاتی ئێمەوە بیگرە تا ئەندازەیەک گرانی پیا بووە هەتا هەموو وڵاتانی تر بەڵام ئەوەی کە ئەبیندەیە کاریگەری ئابووری کاریگەری ئەمنی لەسەر ئەوروپا لە هەموو شوێنێک زیاترە بێ خۆتەزانی ئێستا لە ئەوروپا نسبەتی هەڵاوسان زۆر زیادی کردووە و نسبەتی بەتاڵە زیادی کردووە نرخ زۆر بەرز بۆتەوە بەتایبەت نرخی سوتەمەنی و ئەوەی کە خەڵق ڕۆژانە پێویستێتی وەکو ئەوەی پێڵێن وزە زۆر زیادی کردووە لەبەرەوە کاریگەریەکەی هەتا دوورکەوێتەوە وەکو کاریگەری بوومە لەرزە وایە هەتا لە چەقی بوومە لەرزەکە دوورکەویتەوە کاریگەرەکەی کەمترە بێ لە ئەوروپا کاریگەرەکەی ئەجگار زۆرە لە ئەمریکا تا ئەندازەیەک بەقەت ئەوروپانیە بەڵام زۆرە لە وڵاتانی ئێمە کاریگەری هەیە بەڵام کاریگەرەکەی وەکو ئەتوانین بڵێن وەکو ئەوروپانیە باشە بە شێوەیەکی گشتی لە ئێستادا ئەم جنگە بەردەوامی هەیە و هاوکات لەم چەند ڕۆژی ڕابردوشدا هەم ئەمریکا هەم ناتۆ باسییان لەوە کرد هەتا کۆتایی ئێمە دژایەتی رووسیا دەکەین و ئەم دژایەتیکردنا چ کاریگەریەک دەبێت و بە تایبەتی کاریگەریەکانی بۆ سەرکورتی دەبێت ئەمە پرسیارێکی مهمە خۆی پێم وایە ئەو جەنگە جەنجی تەنها ئۆکرانی و رووس نییە ئەم جەنگە جەنجێکی گەورەیە لە بینی شەرق و غەربە جەنجێکی گەورەیە ئەمریکا پێی هەستاوە چونکە پێی وایە کە پێگەی لەق بووە وەکو وڵاتی تاکجەمسەری دنیا لە دوای ڕوخانی ئیتحادی سۆڤێتیەوە ئەمریکا خۆی بە کوێخای دنیا زانێ وا هەستەکە کە ئەو کوێخایەتی لە دەستجووە وە لە دەستیشیەچێ لەبەرەوە رووسیا هاتوتەوە پێشەوە زۆر بەهێزەوە و هەروەها سین هاتوتە پێشەوە لەویش بەهێزتر لەبەرەوە خۆی ئەساسی جەنگەکە ینی ستراتیجی نیەتی دروستکردنی ئەم جەنگە ئەمریکا بۆ ئەوەیەتی کە ئیسپاتی کاکە هێشتا ئەو کوێخای هەموو دنیاە رووسیاش پێی وایە کە ئەویش بۆتەوە بە هێزەکەی جاران و تاکە تازە مەسلەی تاکجەمسەری لە دنیایان نەما و چەندین جەمسەری تر پێیا بێ خۆشمانە بینین کە مەسەلەن ئێستا سین ئەگەر تا 10 ساڵی تر نەبێ بە یەکەم ئابووری دنیا بێگومان نزیک بۆ تۆ لە یەکەم ئابووری دنیا و هەروەها رووسیا هەم لە ڕووی هێزەوە هەم لە ڕووی نفوزەوە هەم لە ڕووی چەک و تەقەمەنەوە بۆ تۆ بەو هێزەی زمانی ئیتحاد سۆڤێتی لەبەرەوە شەڕەکە زۆر لەوە قوڵترە نیەتەکەی ستراتیجەکەی کە ئێمە ئەیبینین سەرڕای ئەو ماڵوێرانی و بەدبەختی و کوشت و کوشتار و خەسارەتی کە داوێتی ئەمە لەسەر ئاستی جیهانیان بڵێن ئەمریکا و رووسیایان بڵێن شەرق و غەرب لە ڕووی لەسەر مەسلەی کورد ئەم بابەتە قسە زۆر هەڵەگرێ بەڵام ئێمە بە کورتی ئەبێ باسی ئەوە بکەین کە تا ئێستا ئەم شەڕە کاریگەریەکی سەلبی لەسەر کورد و کوردستان و گەلی کورد و هەرێمی کوردستان نەکردووە بۆ چونکە لە ڕووی ئابووریەوە ئێمە دوورین بەوەی کەوا بەستە بین بە ئابووری جیهانی بەو شێوە ئەلکترۆنی کە وڵاتانی تر هەیە دوو ئێمە لە هەندێ مەسائلی خۆراکیە تا ئەندازەیەک نسبەتی بوونی خۆمان باشە مەسەرەن ئەگە باسکەین هەرێمی کوردستان ساڵانە پێویستی بە 750 تا 800 هزار تەن گەنم هەیە لە وڵاتی خۆمانە 350 تا 400 جاران لێ بەرهەمە هاو ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵێ ئەگەر کەمی کرد بێ تا ئەندازەیەک
فەرقەکە ئەکات و هەروەها ئێمە وڵاتێکی نەوتین وڵاتی نەوتیش پێم وایە بێ واکە کە تا ئەندازەیەک کەمتر کاریگەری لەسەری بێ ئەمە لەمڕۆ بەڵام ئایا لە مستەقبەلە خۆتەزانی شار بدایەتەکەی معلومە چێ دەست پێکا و چۆن دەست پێکە بەڵام نهایەتەکەی بۆ هیچ کەسێک معلوم نییە هیچ کەس نەیەوت لە حربی عالەمی دووهەما بەو شێوەیە ئەڵمانیا تێگەشتێ ئەو تێکیشکە و هەروە حربی عالەمی یەکەم و هەموو جەنگەکانی تریش کە بینیومانە ئەم شەڕش هێشتا کەس ناتوانێت بزانێ سەرکەوتو چێە ژێرکەوتو چێە ئایا چۆن جیهان جارێکی تر بەشەکرێتەوە لەمەیە من پێم وایە قیادەی کوردی ئێستا مەطلوبە بەوەی کە هەوڵ بدا لە وردەکارەکان تێبگا ڕۆڵی هەبێت دەست و دەم و دەنگ و دەوری هەبێ لەو شوێنانەیە کە بڕیاری لێ ئەدرێ تاوەکوێ ئاگادار بێ لەوەی کە ئەم شەڕە لە مستەقبەلە بە چلایە کاشتێتەوە ئایا ئێمە چ زەرریشتیاکەین ئایا ئێمە چ قازانجیتیاکەین ئەگەر جەنابەت بلا حەزە بکەی لەو شەڕەیە تورکیا دراوسی ئێمە و کاریگەری زۆر لەسەر ئێمە هەیە ئەندامی حلفی ناتۆیە بەڵام علاقەی لەگەڵ ئۆکراینیش باشە علاقەی لەگەڵ رووسیاش باشە یەکێکە لە وڵاتانەیە کە دەواازەیەکە کە هەموو دنیا ئومێدی بەوەیە کە هەرچی دەغڵودان و گەنمی کە لە ئۆکراین و رووس گیری خواردووە لێەوە دەربچێ ئێرانیش لەگەڵ بەرەکەی ترە ئەویش کاریگەری لەسەر ئێمە هەیە باشە کاک مەلایەسین لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی شەوە تا ڕادێک باسمان لێکرد لە ڕووی ئەمنیۆم جەنگە بۆ خۆرهڵاتی ناوەڕاست هەروەها بۆ هەرێمی کوردستان و عێراق بە تایبەتی چ کاریگەری و لێکەوتەیەک بەجێ هێڵە پێم وانە لە ڕووی ئەمنێوە کاریگەری لەسەر ئێمە هەبێ چونکە نەفیشێکیان نەگاتە ئێمە نەساروخیان نەگاتە ئێمە ئێمە تەرەفێکینەوەیە بەڵام ئەکید لە ڕووی ئابوورەوە و لە ڕووی سیاسیەوە کاریگەری لەسەر عێراقیشە بێ لەسەر هەرێمی کوردستانیشە بێ لە ڕووی ئابوورەوە ئەوە دەرەکەوێت کە خۆتەزانی سەتی چلوویەکی هەموو دەغڵ و دانەوێڵەی دنیا ئۆکراین و رووسیا بەرهەمهێنن و هەروها سەتی زیاد لە چلی هەموو گوڵەبەڕۆژە و زەیتی گوڵەبەڕۆژەی دنیا لە ئۆکراین و رووسیاوە بەرهەمدێن ئەوانە هەموو ئێستا ڕاگیراوە ئەکید ئێمەژی نە وڵاتانەی کە کاریگەری سلبی لە ڕووی ئابووریەوە لە سەرمانە بێ بەڵێ کاتە زۆرترین کاریگەری و لێکەوتەکە لە سەرمان بێت توانین بڵێن لە ڕووی ئابووریەوەیە ئێستا بەڵێ لە ئێستادا بەڵێ بەڵام من پێم وایە کاریگەری سیاسی لە دوایە لەسەر هەرێمی کوردستان ئێجگار زۆرە بێ لەبەرەوە باشە کاریگەری سیاسی لەو ڕۆ ئەبێکە وەک پێم وتی ئەچمەوە سەر ئەو بابەتە ئێمە وڵاتەکانی دەوروبەرمان هەموو ئەو وڵاتانن کە کاریگەریان هەیە لە پەیوەندێکی ستراتیجی و هاوپەیمانەتیان هەیە لەگەڵ هەردوو بەرەوی شەڕەکەیە مەسەلەن وڵاتانی خەلیج لەگەڵ ئەمریکان وانە ئەو هاوپەیمانێکی دێرینی 100 ساڵیان هەیە بەڵام تا ئێستا پێ بەپێ لەگەڵ ئەمریکا لەگەڵ هەموو داواکانی ئەمریکا نەڕۆشتومەگەوەی حساب بخەنەستە رووسیا شت لە رووسیان نەکردن تەنانەت لە ئومەم متحیدە و لە جەمعی عامی ئومەم متحیدە ئیمارات دەنگی نەدا بۆ هەدەفەی کە ئەمریکا ئەوێ ئەمە لایەکی تر تورکیا ئەندامی ناتۆیە و دراوسی ئێمەیە ئێران یەکێکە لە وڵاتە گەورەکانی زلهێزەکانی کە ئێستا هەموو دنیا لەسەر مەسلەی نەوەوی گیری خواردووە لەگەڵیا دراوسی ئێمەیە دراوسەیەکی شەکە ئێمە ئەزانین کە لە بەرەی سین و رووسیا ئەوانەیە بەهی شێوەیەک ناچێتە ژێر کاریگەری ئەمریکا و وڵاتانی کە دژایەتی رووسیاکەن ئەمانە من پێم وایە لە دوایە کاریگەری سەلبی ئەبێ ئەگەر ئێمە دەست و دەم و دەنگ و دەورمان نەبێ لە بڕیارەکانی هەر هیچ نەبێ وجودمان نەبێت ینی لەناو کۆبنەوەکانە باشە کەواتە ئەگەر بێت و بڕیار هەبێت یاخود وجود دەبێت لەناو کۆبوونەوەکان یاخود لایەنگیریەکە بێ پێویستە کورد لایەنگیری کام لەلایەنە سیاسیەکان بکات هەروەک باست کرد کە تورکیا لە ئێستادا پەیوەندی ئابووری لەگەڵ ئۆکراین وەروها لەگەڵ پەیوەندی سیاسەکانی لەگەڵ ئەمریکا بەردەوام و هەروەک ڕوونیشە کۆبوونەوەی وەزیری دەرەوەی ئۆکراین و رووسیا لە تورکیا کە بێگومان کە ئەمە لە دوایە ئەژمونی خۆی بەجێ ئەهێڵێت و لە هەمان کاتە ئێران بنەوەیەکی تر ڕۆڵی هەیە وڵاتەکانی دراوسێ بنەوەیەکی تر ڕۆڵی هەیە پێویستە کورد لە کام هاوکێشەی سیاسیا بێ لەگەڵ وڵاتەکانی دەوروبەردا من پێم وایە سیاسە دوا خوازێ وەکو چرچڵە لێ کاتی خۆی لە سیاسەتە نە دۆستی دایم هەیە نە دوژمنی دایم هەیە من پێم وایە ئێمە پێویستمان بەوەیە کە هاوسەنجی پارێزین نەک بەشکێنەوە بە تەرەفێکە چونکە خۆ دەزانی ئەمریکا و غەرب یەکێکە لە وڵاتانەی کە لە ساڵی 1990ەوە یارمەتی کوردەدا و کوردی پاراستەوە بە سەیفێبنی ساڵی 92 بە انتخابات و دامەزرانی حکوومەتی هەرێم بە دژایەتیکردنی سەدام کە نەهێڵی بێتە سەرمان و هەروە بەشداریکردنیەکی فعالمان لە دامەزرانەوەی دەوڵەتی عێراق ساڵی 2023 غەرب و تەحالف لەگەڵ ئێمە بووە بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ کە ئێمە لایەنەکەی تریش فراهەم کەینیان ئیهمالی کەین بە شێوەیەکە
یارمەتی دەرمان نەبێ بە شێوەیەکە لە گەڵمانە نەبێ ئەمە زۆر مەسلەیەکی مهمە لەبەرەوە پاراستنی هاوسەنجی زۆر مهمە ئەمە یەک دوو گەلی کورد و قیادەی سیاسی کورد و هێزە سیاسەکانی کوردسەوە لێرە بێ لە هەرێمی کوردستانیا لە ڕۆژاوا بێ بای ئەوەندە سەنگی نییە کە بتوانێت لە بڕیارەکانە ینی کاریگەری هەبێ بەڵام ئەبێ ئاگای لێ بێ ئەبێ ئاگای لە وردەکارەکان بێ ما خەفیە ئاعزەم ینی ئەوەی کە لە ژێر تاوڵەکەەوە ئیشی لەسەرکرێ تا ئەندازێ ئاگای لێ بێ تا سبێنێ بەشخوراو نەبێ ینی مەسەلەن ئێمە ئەگەر لە حربی عالەمی یەکەما کاتێک کە تەواو بوو دنیا بەشکرا بەو شێوەیە ئەگەر قیادەی سیاسی کوردی ئەو کاتە وجودی هەبوایە بێگومان زیاترمان بەرەکەو لەوەی کە بەسەر چوار وڵاتە بەش بکرین ئەمە کاریگەری ئێستا بە هەمان شت دووبارە بێتەوە دوای ئەم شەڕە من پێم وابێ بە شێوەیشتر دنیا بەشەکرێتەوە ئێمە ئەبێت دەورمان هەبێتەوەیە باشە ترسەکە لە چییە لەوەی کە کورجارێکی دیکە وەکو ڕابردوو دابش بکرێتەوە بەسەر چەند وڵاتێکە یاخود ئەو مافەی خۆی لە پێدانی زەویل یاخود لە ڕووی ئەوەی کە نیشتیمانەکەی خۆی بێت بە هەمان شێوە کاریگەری هەبێت ترسەکە لە کوای ئەمەدایە ئەمە پێویستەکە ورد قسەی لەسەر بکرێت مەسە ئێمە ئێستا حکوومەتی هەرێم جوزئێکی لە عێراق پێویستە زۆر بە ئەهەمێتەوە ڕوو لە عێراق بکەین چکە عێراق ئەو دەوڵەتەیە کە مەقعدی هەیە لە ئومەی متحیدە عێراق ئەو دەوڵەتەیە کە خاوەنی حەقیبێ دیبلۆماسی عێراقی لە کۆبنەوە دەولەکانە بەشداریەکە لەبەرەوە ئێمە جوزئێکی لە عێراق ئەبێ خۆمان وا پیشان بدەین کە ئەوەی بۆ ساڵحی عێراق ئەبێ بۆ ئێمەش بێ ئەوەی لە دژی عێراق ئەبێ ئێمەش دژی بین ئەمە ئێمە ئەمێنێتەوە سەر پارچەکانی تر دیارە خۆ دەزانی معارزەیەکی وا چالاک لە ئێرانە نییە تاوەکوێ حسابیان بۆ بکرێ وەکو ئێران وەکو دەوڵەت حساب بۆ کرێ و هەروەها لە تورکیاش کورد وەکو کورد ئەو خاوەنی ئەو کۆمەڵە بەقعدەیە کە لە ڕێی حیزبە کوردەکانی وەکو هەدەپەوە بەدەستیان هێناوە ئەو ئەتوان لە داخلی لە چوارچێوەی دەوڵەتی تورکیا کاری خۆیان بکەن لە سووریاش بە هەمان شێوە ئێستا سووریا خۆی دەوڵەتەکە لەقە لە دوای ئەو هەموو فەوزایی لە ساڵی 2011 بەسەری هاتووە ئەو جەنگە ماڵوێران کەریە ئەمانش ئەبێ خۆیان وا بگرنەوە کە توازنێک ڕابگرن ئێستا علاقیان لەگەڵ رووسیاش باش بێت تا رووسیا مانع بێتەوەی کە تورکیا هێرشیان بکاتە سەر و علاقیان لەگەڵ ئەمریکاش بای ئەوەندە باز بێ کە ئەمریکا نەچێتە ژێرباری شروتەکانی تورکیاوە هێرش کاتە سەر منتیقە ڕزگارکراوەکانی ئەوان من پێم وایە مەسلەی کورد مەسلەیەکی معقەدە لەو بابەتەیە بەڵام ئاسانتریشت بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان ئێمە جوزئێکی لە عێراق ئەوەی بۆ عێراق ببێ بە قازانج ئەبێ ئێمەش بەشدار بین تایە ئەوەی دژایەتی بۆ عێراق ئێمەش بێت دژایەتی بکەین لەگەڵ ئەم دەوڵەتیا چونکە ئێمە جوزئێکین لەم دەوڵەتی عێراقە باشە کاک مەلاسین گەربین کەمێک دوور بکەوینەوە لە جەنگی ئۆکراین و ڕوسیا و کاریگەریەکانی گەربین باسی خۆرهەڵاتی ناوڕاست بە تایبەتی بکەین کۆمەڵێک گرێبەست و هەروەها هاوکاری لە ناوچەکەدا خۆ باڵین لە هەرێمە دروست بووە ئەم بە سەرپەرشتی میسر بۆ پێی میسر خۆی بە وڵاتێکی باڵادەست لە ناوچەکە و لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا دەبینێت جەنابتانەوە کۆی کە نێردراوی یەکێتین لە وڵاتی میسر ئەم گرێبەست و هاوکاریانە چ کاریگەری و دەرەنجامێکیان بۆ هەرێمی کوردستانە بێ من پێم وایە ئەمە دوو جانبەیە جانبێکی سیاسیە جانبێکی اقتصادیە جان بە سیاسەکەی مصر خۆ دەزانی ئێستا زمانی کۆنیش هەزار ڕەحمەتی لێ بێ جەنابی مامجاژێک و ئەگەرمانەوە لە دەرگای عەرەب بدەین ئەبێ لە مصر و لە دەرگای عەرەب بدەین مصر کاریگەری زۆری هەیە و مصر دەوڵەتێکی گەورەیە و بە تایبەتی دوای هاتنی عەبدولفەتاح سیسی ئەوەندەی تر ئەهەمیەتی پیا کردووە ئەوەندەی تر گرنگی خۆی وەرگرتوێتەوە لە ڕووی ئابوورەوە لەگەڵ دنیا وەکو ئەو مەسەلەی غاز و وزەیی کە هەیەی و هەروەها لە ڕووی سیاسیەوە لە دژایەتیکردنی تیرۆر و لە بەقووەتبوونی اقتصادەکەی خۆیەوە ئەمە کاریگەری زۆری بووە بەنسبەت ئێمەوە لە عێراق دیارە کۆمەڵێک اتفاقاتی سیاسی لە بینی مصر و لە بینی عێراق و ئەردەناکرا و هەروەها سێ مؤتەمەری لووتکەش لە بینی ڕئیس جەمهوری عێراق و مەلیکی ئەردن و ڕئیس جەمهوری مصر بەسرا لە ماوەی 2 ساڵی پێشوە ئەمانە لە ڕووی سیاسیەوە کاریگەری هەیە لە ڕووی ئابوورەوە مصر وڵاتێکە تا ئەندازەیەک دوورە لە ئێمەوە باش ینی حدودمان بەیەکەوە نییە حدودمان ئەگە لە جەنوبەوە بێ لە خەلیجەوە بێ ئەگە لە شەرقەوە بێ ئەبێ لە ڕووی ئەردن و سووریاوە بێ یا لە ڕێی مەرسین و بەحرەوە ئەگەر ڕەبتێکی ئابووری لە بینی ئێمە ئەوانە هەبێ لەبەرەوە تا ئەندازەیەک لە ڕووی ئابوورەوە ئەو کەمتر کاریگەری کاریگەری سیاسەکانی
ئەو عێراق بەو دەوڵەتێکی بە دەوڵەتێکی گەورە ئەزانێ و عێراقیێکێکە لە دامەزرێنانە جامعی دووەلی عەرەبی لەبەرەوە پێی وایە عێراق ئەهەمێتی خۆی هەیە لە ناو باوەشی وڵاتانی ئەوەی کە پێڵێن ئومەی عەرەبی لە ضمنی ئەم عێراقەیە دەوڵەتی مەسر پێی وایە ئەبێ کورد هەموو مافەکانی وەکو هاوڵاتێکی عێراقی بەدەست بێنێ بەڵام قەت و قەت مصر لەگەڵ ئەوە نییە کە کورد بێوێت جا بێتەوە یا ئستیفتا بکە وەکو ئەوی کە کردمان و ئەمە بە هیچ شێوەیەک لەگەڵ گەلی کورد نییە ئەو بەڵام پێی وایە کورد پێویستە هەموو مافێکی خۆی وەکو هاوڵاتی عێراقی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئەوەی کە بێ هاوڵاتی دەرەجە دو حساب نەکرێت بێ هەموو مافێکی خۆی هەبێ بەڵام لە ڕووی ترەوە وەکو ئستیفتا و ئەمن و ئەشتانە نەخێت لەگەڵی نییە تەنانەت تا ئەندازەیەک ئەو حکوومەتی فیدرالی و نظامی فیدرالی کە لە عێراقێ لە مصرەکان قبوڵە بەڵام لەوە زیاتر نا باشە لەم دوایانە نزیکبوونەوەی سعودیا ئێران واروەها ڕۆڵی ئەمریکا و هاوشێوەی با بڵێن ڕۆڵی میسریش ئەمانە کاریگەریەکانیان بە شێوەیەکی گشتی لەسەر لێک نزیکبوونەوەی ئەم وڵاتانە و هاوکات لەسەر هەرێمی کوردستان چۆن دەبێت دیسانەوە ئەگەڕێنەوە بۆ ئەوەی ئەبێ ئێمە ئاگامان لە خەفایە الأمور بێ لە بینی چوار وڵاتی گەورەیە یعنی مەسەلەن ئێران تورکیا سووریا عێراق ئەمە لە زمانی توان بڵێم لە زمانی نظامی بەعسەوە ئەم وڵاتانە کاریگەری ئەویان بۆ ئیتفاقی ئەویان بووە کە نەهێڵن کورد زۆر گەشە بکە بوونی مەسئولی گەورەی کوردی یعنی لا ئەوانەی پێڵێن موقع سیادیەکان وەکو ڕئیس جەمهور وەکو وەزیری خارجیە بۆ کورد لە ناو دەوڵەتی عێراق زۆر مهمە چونکە ئەتوانێت ئاگاداری ئەم بابەتانە بێ ئێمە بمانەوە نەمانەوێ مەهما کان مخالفایان صراع یان ململانێ لە بینی ئێران و تورکیا لە بینی سووریا و تورکیا لە بینی عێراق و ئەو وڵاتانەیە ببێ بەڵام لەسەر ئەوەی کە کورد نەبێ بە شتێکی گەورە ئەمانە متفقن لە ئاساسە لەبەرەوە ئێمە بوونمان وجودمان لە ناو ئەم دەسەڵاتانەیە کاریگەری زۆر باشی هەیە ئێمە ئەبێ علاقەمان لەگەڵ تورکیا بەرینەوە علاقەیەکی کۆن ئەبێ پیاە بچینەوە وەکو گەلی کورد وەکو هەرێمی کوردستان پێویستمان بۆیە کە تورکیا بە هەندوەر بگرێت چونکە تورکیا وڵاتێکی گەورەی زلهێزە بەڕاستی تورکیا ئەندامە لە ناتۆ تورکیا موقعی جغرافی جیۆسیاسی زۆر مهمی هەیە بە حکمیەوەی دراوسەی رووسایە کە ئێستا رووسیا لە گەورترین شەڕایە بەرامبەر بە غەرب وارووا دراوسەی ئێرانە کە ئێستا ئێران گەورترین سڕای هەیە لەگەڵ غەرب و ئەمریکا و ئیسرائیل و ئەمانە وارووا علاقەی لەگەڵ ئیسرائیلیش خۆشە بەو شێوەیە کە ئەیبینین لەبەرەوە موقعی استراتیجی و سیاسی و جغرافی تورکیا زۆر مهمە ئەبێ هەرێمی کوردستان هەوڵ بدا علاقەی لەگەڵ تورک باش بێت ئەبێ تەوازونێکی زۆر باش ڕاگرێ ببورە لە بینی علاقەی لەگەڵ عێراق و لە بینی علاقەی لەگەڵ ئێرانە و هەروها وڵاتانی خەلیج وڵاتانی عەربی ئەمە ئێستا ئێمە لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بۆیە ئەهەمێت بە لایەنە دیبلۆماسیەکەی خۆمان بدەین هەم لەگەڵ وڵاتانی دراوسێ هەم لەگەڵ وڵاتەکەی خۆمان کە دەوڵەتی فیدرالی عێراقیە باشە باس لەو کرد کە بێت لایەنەکانی کوردی و هەروها لایەنە عێراقیەکانیش لە عێراقدا بتوانن لایەنگری هیچ لایەنێک نەبن بۆ شێوەی کە بتوان بە وریانە مامەڵە لەگەڵ وڵاتانی دراوسێ وەروەها جیهانیشدا بکەن ئێمە لەناو خۆمانە جارێ لە یەکترازان یاخود با بڵێن نەگونجان هەیە لە نێوان لایەنە عێراقیەکان و هەروەها کوردیش خۆمان دەزین پێویست ناکە کە لەناو خۆمانە جارێ بە تەواوەتی تۆکمە بینووی لە ینی یەکگرتوو بیننجا لەگەڵ وڵاتانی دراوسێشمان ئێمە و پەیوەندیە بە باشی بپارێزین والله من تجربەم لەوەیە زۆرە بەڕاستی بە حکمی معایەشەم بۆ ئەو ژیانەی کە هەیە خۆتە زانی لە ساڵی 2023ەوە ئێمە هەر کاتێک لە هەر نقطەیەکە تەوافقمان بوو بێ وەکو گەلی کورد وەکو حیزبە سیاسیەکانی کوردستان وەک قیادەی سیاسی کوردی لە عێراقا شتی زۆرمان بەدەستێناوە دەستکەوتی زۆرمان بەدەستێناوە و هەروەها بەرامبەر بە وڵاتانیش و هەروەها لە ڕووی ئەعمار و ئاوەدانکردنەوەش و ئیسفادەمان زۆر کردووە هەر کاتێکیش دردۆنگی و پشت لێکردن هەبوو بێ هەممان زەرەرمان کردووە بەڕاستی وەک دەزانم هێرشانی کە دەکرێت هەر لایەنێک ڕفتە ئای خودبا بڵین هەنگاوێکی هەڵە بنێت هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان لە پێشەمەنی قوربانیە بێگومان ئەمە جزئێکە لەو مەسلەی کە ئێمە هەمومان پێوەی ئەناڵێنین لەبەرەوە من پێم وایە لەم کاتەیە پێویستەکە قیادەی سیاسی کوردی یەکەم یەکدەنگ و یەک ڕەنگ بێ بەرامبەر بە ئەوەی کە لە عێراق ڕوەدا کە منەوە بە شتێکی جوزئیە زانم شش حومانگە حکوومەت دانەمەزراوە حکوومەت نییە ئەمە مەسلەیەکی من پێم وایە زۆر گەورە نییە بە چاو مەسلە گرنگەکەی ترا ئەویش مەسلەی یەکدەنگی و یەکڕەنگی گەلی کوردەوە قیادەی سیاسی کوردی بەرامبەر بە هەموو تەحەدیەکانی کە هەیە
تحدي حربي رووسیا و ئۆکراین مەسلەیەکی گەورەیە بۆ ئێمە تحدی اقتصادی مەسلەیەکی گەورەیە بۆ ئێمە تحدی یەکدەنگی و یەکڕەنگی لە دوای بەشکردنەوەی دنیا دوای کۆتایی هێنانی ئەم شەڕە مەسلەیەکی زۆر گەورەتر لەوەی کە ئێمە بیبینی مەسلەی ئەوەی کە حکوومەت دامەزراوە حکوومەت دانەمەزراوە پەرلەمان قانونی پەرلەمان هەموارەکرێتەوە هەڵبران هەموارکرد ئەمانە من پێم وایە مەسلەی زۆر گرنگ نییە بە چاو مەسلە گرنگەکانە ئەوەی کە منەی بینم. باشە کاک مەلاسین بە شێوەیەکی گشتی لە قسەکانتە خاڵک زۆر جەختی لەکەیتەوە بە ئاگایی قیادەی سیاسی کوردیە لەم شەڕ و پێشاتانی کە پێویستە بە ئاگا بێت لە بەرەوەی دوجار لە هەر دەرئەنجامێک کورد مافراو نەبێت و بێبەش نەبێت لە ئێستادا ئەو بە ئاگاییە لە چ ئاستێکدایە لە پاڵ پەیوەندیە دیبلۆماسیەکانیشدا بەداخەوە پێم وایە بێت لە ئاسێکی زۆر نسبایە نایبینم کە قیادەی سیاسی کوردی زۆر ئەهەمێت بەوە بدا کە من ئەهەمێتم پێدا نازانم ئەهەمێتەکەی من لە جێ خۆیانە یا بێ ئاگایەکەی قیادەی سیاسی لە جێ خۆیانە چونکە من پێم وایە مەسلەی ئاگاداربوون لەوەی لە دنیا ڕووەدا مەسلەیەکی حساسە یعنی مەسی هەموو فەردێ تاچێکی کوردیەکە بەڕاستی لەبەرەوە من پێم وایە قیادەی سیاسی کوردی ئەبێ زۆر لەوە بە ئاگاتر بێ لەوەی کە ڕووەدا لە دنیا و چونکە کاریگەری لەسەر هەموو بابەتێکە یعنی پێ دوانە بێ پشتیوانیکردن لە ڕێیەکانی ئەمریکا ئێستا کاریگەری لەسەر دانانی ڕئیس جەمهور و دانەنانەوەی نەبێ پێ دوانە بێ مەسلەی اقتصاد لەسەر عێراق مەسلەی دەغڵودان و خۆراک مەسلەی زەیت و ئەمانە کاریگەری لەسەر علاقەی ئێمە لەگەڵ رووسیا و ئوکراین نەبێ ئەمانە هەمووی مەسلەی زۆر مهمن دیبلۆماسیەت علمێکی زۆر گەورەیە ڕاگررتنی تەوازن علمێکی زۆر گەورەیە فەنێکی زۆر مهمە ئایا هەمومان باشی زانین یا بیرمان لێ کردوێتەوە یان نایزانم من پێم وایە ئەیزانین بەڵام ئەولەویەتەکانمان ئەوە نییە خەتەرەکە ئەمەیە مەفروزە ئەولەویاتی گەلی کورد لە هەموو بابەتەکە قیادەی سیاسی کوردی گەلی کورد قیادەی سیاسی کورد مەفروزە ئەولەویاتەکانی هەمووی چڕ بکاتەوە لەوەی چۆن تەوازن ڕائەگرێت لە بینی دۆست و دوژمنە چۆن تەوازن ڕائەگرێت لە بینی ئەوانەیە کە ململانی لەگەڵیان هەیە مەساڵحەکانی لەکوێیە ئەمە بەلای منەوە زۆر مهمە. بەڵێ بە شێوەیەکی گشتی باس لەوە کرد کە بە ئاگانیە هۆکاریم بە ئاگان بوونە لە خەمساردیە یاخود لە قوڵی بابەتەکە نەخوێندنەوەیەکە بۆ دووربینی لە بابەتەکە یەک نەخوێندنەوەیەکە بۆ دووربینی دوو ئەولەویاتەکانمان شتی بچووکترە بەڕێی من ینی مەسەرن ئێمە مەسی قسێکیانەیە ئەڵێ نابێ هەر بەردەمی خۆمان ببینین ئەبێ دوور ببینین ئێمە ئەبێ دووربینەکە بەلامانەوە مهم بێ ئێستا ئەوەی کە زۆر ئەولەویاتە بەلای قیادەی سیاسی کوردەوە پلۆپۆستی چی بدرێ بەچێ چی بدرێ بەچێ دەستکەوتی مادی یا مەحسوس یا مەناسبمان لە ناو عێراقەیە لە منتەقەکەیە تا چەند بێ و چی بێت یا دەستکەوتی حیزبیمان مەسەلەن من چەندێک زیاترم دەستکەوێت لە حیزبەکەی تۆ چەند زیاتر دەستکەوێت لە حیزبەکەی خانم ئەمە بەلای قیادی سیاسیەوە بۆ بە ئەولەویات لەبەرەوە کە تو عاتەن ئەم ئەولەویاتت هەبوو شتەکانی تر لە بیرەچێتەوە من لێرەنەیە کتێبێکی لێیە ڕەنگە باسی فیلمی کارتۆن بکات لەوێشە کتێبێکی لێ باسی ستاتیجێتی تاریخی کوردەکە کامیان لە پێشا بخوێنمەوە باشە ئەمە بابەتەکەیە. زۆر سپاس بۆ مەلایەسین نوێنەری یەکێتی لە مستر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت ومێ دەکەین لە هەر بارودۆخێکا و لە دوای کۆتایی هاتنیش بە جەنگەکان مافی کورد نەفۆتێت سپاس بۆ ئامادەبوون دووبارە.